سڵاتان لەبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتان داین بەوە پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە زنجیرە بەرنامەکانی تایبەت بە کەمپەینی پێشوازی لە 1 مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار بە میوانداری بەڕێز هاوڕێ عەلی مەولود چالاکی سیاسی و مەدەنی سەبارەت بە تایبەتمەندیەکانی ئەم ڕۆژە و شێوازی بەڕێوەچوونی ئاکسیۆنەکانی ئەمساڵی ڕۆژی 1 ئایار. بۆ هیوایە نەوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجیەوەی ئازیز بێت لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. کاک عەلیمان لەگەڵە. کاک عەلی سڵاو لێبێت و زۆر سپاس کە بەشدار لەم بەرنامەیە. سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەران و بیسەرانی بەرنامەکەتان، دەستان خۆش بێرێکتان کێشە. بەڵێ کاک عەلی پرسیارەکان دەست پێ بکەین هەروە گاگادارن چەند ڕۆژی ماوە بۆ ڕۆژی 1 ئایار ڕۆژی جیهانی کرێکار بارۆزۆخی جیهانی و ناوچەکە چۆنە و بارۆزۆخێکی کە ئەم ئاکسیۆنانەی قەرارە تیادا بەڕێوە بچێت چ شێوازێکی چ شێوازێکەوە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو؟ بەڵێ وڵات بارودۆخی جیهانی ئەوەی کە بەبەرچاو ئەبیندێ کۆمەڵێک نائارامی، کۆمەڵێک شەڕ، کۆمەڵێک ملبەملانەی لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی وڵاتەکان بەڕێوەیە لە ئارادایە لە با بڵێن ململانەی ئابووری نێوان چین و ئەمریکا یا ڕۆژاوا و شەڕی ئۆکرانیا لەکە رووسیا و بەرەی ناتۆتیا تەرەفە شەڕی غەزە کە ڕنگدانەوەی هەیە لە ناوچەکانی ئێمەش لە بینی ئێران و ئیسرائیل لە نێوان هێزە گروپە چەکدارەکانی عێراق و ئیسرائیل یا مەسەلەن تەنیوێتەوە بۆ کێشە لەگەڵ گروپە چەکدارە توندڕەوەکانی عێراق لەگەڵ ئەمریکا و هێزەکانی ئەمریکا لە عێراق شەڕی تورکیا لەگەڵ پەکەکە یا مەسەلەن دەستدرێژەکانی تورکیا و ئێران بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان شەڕی حوسیەکان بە ئەوە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی جیهانی و لەسەر ئاستی با بڵێن لۆکاڵ و ناوچەیش ئەم نائارامیانە و ئەم شەڕ و ململانەیانە هەموو ئەوانە پێمان دەڵێن کە کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی ڕووی لە شەڕ و ئاشوبێکە ڕووی لە کێشە و نائارامیە بە پێچەوانەی ئەوەی دیعانەی کە دەکرێت لە زۆربەی شوێنەکان ئارامی با بڵێن ئارامی ئەوەکەڵەن باری کردو کۆتایی هاتووە. حتمما ئەمانە بە شێوەیەکی گشتی لە باری سیاسی و سەربازی زۆرتر دەرەکەون، بەڵام بنەماو ماکەکەی مەسەلەیەکی ئابووریە، بەرژەوەندی ئابووری و دۆخی ئابووریە. بە تایبەتی ئێستا ئێمە لە سەروبەندی ئەوەی ساڵی 2004 بڕیار بوو ئەوەی کە ناسراوە بە ڕێگای ئاوریشمینی نوێ، ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەوروپا دەبەستێتەوە کە پرۆژەیەکی چینیە کە تا ڕادەیەکی زۆر دەسەڵات دەگرێت بەسەر ئابووری جیهان و بازرگانی جیهاندا، چ لە ڕێگای کوشکانی و چ لە ڕێگای ئاوی، چ لە ڕێگای ئاسمانی و تەنانەت لە ڕێگای بانکی و ژمارەکانیشەوە. ئەمانە تەواوی بڵین وڵاتەکان و بلۆکبەندی ئابووری و سیاسەکانی هانداوە بۆ ئەوەی کە لەسەر بەش خۆیان شەڕ بکەن یا هەوڵ بدەن بۆ پەکخستنی پرۆژەی یەکتر کە بە دڵنیاییەوە کۆمەلگا یا مەسەلەن وڵاتی عێراقیەکێ لەو سەنتەرانی ئەم ڕێگە ئاوریشمیەیە کە خێرێکی یا قازانجێکی ئابووری زۆر گەورە دەکات. عێراق مەسەلەن ڕوبەڕووی بژانەوەیکی ئابووری زۆر گەورە دەکاتەوە کە ئەمەش هەم وڵاتانی دەوروبەریان کە زەرمەند دەبن لەماوە هەم نەیارەکانیان هاندەدا بۆ ئەوەی کە ملبەملانەیەکی تون بکەن لەسەر ئەوەی بۆ ئەوەی یا بەشی خۆیان بەرن لەم پرۆسە تازە ئابووریەدا یاوە تا هەنگاوەکانی خاو بکەنەوە بیوەستێنن زەرری لێ بدەن کە ئەمە هەموو نیشانەکانی ئەوەن کە بە تایبەتی لێرە چۆن عێراق بێ بە سەنتەری ئابووری لەم پرۆژە سیاسیە لەم پرۆژە ئابووری و بازرگانیە گەورەدا بە هەمان شێوە لە ڕووی سیاسیەوە ئەبێتە مەکۆی نائارامی و پەشێوی لە ناوچەکەدا و ڕەنگە بەشی زۆری بەر عێراق بکەوێ و بەشی زۆری سەرەکان و هێزەکان دێنە ناو کۆمەڵگەی عێراقەوە. لە دۆخێکی لەو بابەتانەدا کە بە دڵنیاییەوە ئەوەی کە زەرمەندی یەکەم دەبێ کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی دەستەنگە کە یەکێ لەو تایبەتمەندیانەی ئەم کۆمەڵگای سەرمایەداری ئەوەیە کە لە کاتێک کە بوژانەوەی ئابووری هەیە بەقەدەر بوژانەوەی ئابووری لە کۆمەلگادا لەسەر ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕەنگ ناداتەوە، نابێت بەشێک لە
چ لە ڕێگای ڕاستەوخۆی بەرزبوونەوەی کرێ و موچەکانیانەوە، چ لە ڕێگای زیادکردنی خزمەتگوزاریەکانەوە بە تایبەتیش بە لەبەر چاوگرتنی هەلومەرجی ئێستا کە نیولیبرالیزم هەرچی زیاتر دەیەوێت خزمەتگوزاریە گشتیەکان لەسەر خەڵک کەم کاتەوە بەش خەڵک کەم کاتەوە. بەڵام بە پێچەوانەوە کاتێکە ئەزمەیەکی ئابووری دروست دەبێت، کاتێکە دۆخێکی سیاسی ناسەقامجی دروست دەبێت، باجەکەی بە پلەی یەکەم خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی دەستەنگ دەیدا. بەڵێ زۆر سپاس کاک عەلی، لە جێژە قسەکانی خۆشتان پرسیارەکەی منی شەروەسە بارودۆخی ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش تۆشی چ جۆرە ئاستەنگ و گرفتێکە پێویستە داخوازیەکانی مەطرح لە ئاکسیۆنەکانی ئەم ساڵدا چی بن؟ لە ڕاستیە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بە شێوەیەکی گشتی ئاستەنگ و کێشەی زۆریان هەیە، هەم لەو کێشانەی کە سیستەمەکە بۆی دروست کردوون، لەوەی کە بە نمونە لەو گرێبەستانی کە لەو کارانی کە دەستیان دەکەوێت، لەو گرێبەستانی کە بۆ دەستێنانی کار هەیان ئەوان هیچ ڕۆڵێکیان تێیدا نیە، ئەوان بەتەنیا مولتەزم یا پابند و وابەستن بەو مەرجانەی کە خاوەنکار یا دەوڵەت دیاری دەکا بۆیان، ئەوان هیچ ڕۆڵێکیان نییە لەوەی کە لە هیچ کامێک لە بەندەکانی ئەو گرێبەستەی کە کاری پێ دەکەن دیارە ئەگەر شانسی کاریان هەبێ و شانسی کارێکی با بڵێن جێگیر و هەمیشەییان هەبێ، هیچ اختیارێکیان نییە لەوەی کە خۆیان هیچ کامێک لە بەندەکانی دیاری بکەن، نە لە ئاستی کرێەوە، نە لە سەعاتی کارەوە، نە لە هەلومەرجی کارکردنەوە. هەموو ئەوانە خاوەنکارەکان و دەوڵەت ئەگەر مەسەلەن دەوڵەتی بێدای دەنێ و خاوەنکارەکان بە تایبەتی ئێستا ئێمە کە باسی ئێرە هەرێمی کوردستان و ئەم ناوچەیە بکەین بە تەواوی دەستیان ئاوەڵەیە بۆ هەر کاتێککە بیانەوێت کەسێک لەسەر کار دەربکەن یا کرێکەی ببڕن یا کری نەدەنێ یا بەرحاڵ هەر کاردانەوەیان بەرامبەر بە ئەوان دەست ئاوەڵان و هیچ هێزێک و یاسایەکیش نییە کە لێپرسینەوە و لێپێچینەوە لەم مەسەلانە بکە. بە شێوەیەکی گشتی هەلومەرجی کارکردن سەختە، لەم سەعاتکاری ڕۆژانە درێژە، هەڵدەستکەمە و هەلومەرجی مەسەلەن سەلامەتی کاری کرێکاران لەبەر چاو نەگیراوە، بە جۆرێک مەیدانەکانی کارکردن بوون بە جۆرێک لە مەیدانی جەنگ، یعنی ڕۆژانە ئێمە بەداخەوە گوێبیستیەوە دەبین کە لە شوێنەکانی کار قوربانی هەیە، پەککەوتن هەیە و لە زیاتی ئەوەی کە قەرەبوو بکرێنەوە ئەوانەی کە زیانیان بەردەکەوێت مەسەلەن بە جۆرێک لە ئەندامەکانی لەشیان لە دەزیە خۆیان ژیان لە دەست دەدەن، لە زیاتەوەی قەرەبوو بکرێن و زۆر جار لە کارەکانیان بێبەش دەکرێن دەردەکرێن. بەرحاڵ بارودۆخێکی بە مامانای شەکە سەختە بۆ کرێکاران، ئاستەنگی زۆریان هەیەەوە داخوازیە کە کرێکاران لەم بوارەدا هەبێ یا با بڵێن لەم ئایارەدا هەبێ لە هەموو ئەم چوارچێوانەدایە لە مەسەلەی باشکردنی هەلومەرجی کارکردن، مەسەلەی کرێ دانی کرێ لە کاتی خۆی و سەلامەتی شوێنی کار و یەکێ لەوانەش گرنگترەوەیە کە کرێکار ڕۆڵی هەبێ هەم لە با بڵێن پرۆسی بەڕێوەبردننی کار و بەرەمهێناندا و هەم لە چارەنووسێکە خۆی لەو چوارچێوەیەدا هەیەی. ناکرێ ئێمە بە تایبەتی کە باسی کۆمەلگای دیموکراتی دەکەین، هەرچەندەم کۆمەلگایانە لەبەرەوەی بە شێوەیەکی سروشتی دیموکراتی بەڕێوە نەچۆیە مەسەلەن بە شێوەیەکی سروشتی نەبوونەتە دیموکراتیە نادیموکراتین و ئەوەی کە لەم بواری مەسەلەی دیموکراتی بانگەشە دەکرێت تەنها بانگەشەیەک و ئیدعایەکە و واقعەتی نییە. ئێمە شاهیدی ئەوەین لە شۆڕشی ساڵی 58 دوای ئەوەی کە بە جۆرێک لە کرانەوەی سیاسی دروست بوو، بە جۆرێک لە مەسەلەن کرانەوەی ئازادیەکانیش بە جۆرێک هاتنە پێشەوە، چین و تۆژە جۆرەکان لەوانە کرێکاران، ژنان، فەرمانبەران، پیشەوەرەکان هەموو ئەوانە بوون بە خاوەنی نەقابە و سندیکای خۆیان و ئێمە لە ساڵی 91 لە ڕاپەڕینی کوردستان ئێمە شاهیدی ئەوەین کە لەبەرەوەی خەڵک خۆی ڕۆڵی هەبوو، بەشداری هەبوو لە ئەو ئاڵوگۆڕە سیاسیەدا شوراکان بەسەر ئاسێکی بەرین پێکاتن ڕێکخراوە جەماوەریەکان لە یەکێتی بێکارانەوە بگرێت تا کرێکاران و کارمەندانی خستەخانەکان تا کرێکارانی کاریگە ئایلەکان تا ئەوانە هەموو بڵێن بە شێوەیەکی بەربڵاو تا ساڵانێک نزیکی زیاتر لە دەیەک ئەمانە بەردەوام بوون و
بە جۆرێک ئەمتی ئەوی کە پێ دەڵێن دیموکراتی لە نەتیجەی خەباتی خۆیان لەسەر ژیانی و بەشداری کرێکاران و ڕێکخراوبوونی کرێکارانی ڕەنجی دایەوە. بەڵام لە دوای 2023 لەبەرەوەی مثلا خەڵک بەشدار نەبوو لە ڕوخاندنی ڕژێمی بەعس و ڕوخاندنەکە لەسەرەوە بوو ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتدان بە شێوەیەک لەسەرەوە سەپێندان بەسەر خەڵکدا ئەم بوارەی بۆ خەڵک نەکردوێتەوە بۆ چینی توێژەکان بۆ کرێکاران بۆ بەشەکانی تر نەکردوێتەوە دەست بۆ ڕێکخراوبوون بەرن بە پێچەوانەوە هەرچی زیاتر با بڵێن ئەم توێژانەی لە مانگە نەداوە و دۆخێکی بۆ پێکهێناون کە نە لە دەربڕینی ناڕەزایەتیەکانیان نە لە ڕێکخراوبوونیان ئازاد نەبن. بۆیە بە بڕوای من یەکێ لەو مەسەلانەی کە کرێکاران پێویستە جەختی لەسەر بکاتەوە مەسەلەی ڕێکخراوبوونی خۆیانە و مەسەلەیەکی دیکەی مهم ئەوەیە کە وشیاری چینایەتی بەداخەوە کە ئەمەیەکێ لە گرفتە گەورەکانی کرێکارانی کوردستان و خەڵکی زەحمەتکێشی کوردستانە و وشیاری چینایەتی تا ڕادەیەکی زۆر کەوتۆتە ژێر کاریگەری بیر و بۆچوونەکانی تر مەیلە سیاسەکانی تری کۆمەلگا هەر لە ئیسلامی سیاسی و بگرێتە ئاگاتە با بڵێن بزوتنەوەی کوردایەتی و بزوتنەوەی ناسیۆنالیستی ئەوانەکە ئەمانە هەمووی زەربەی گەورەی لە یەکێتی و یەکڕێزی و کۆبوونەوەی کرێکاران بە دەوری ئامانجەکانی خۆیان داوە کە یەکێ لە مەسەلە گرنگەکانن تەجاوزکردن و تێپەڕکردنی ئەمەیە. بەڵێ کاک عەلی ئەگەر بین زیاتر فوکوس بکەین هەر سەر کرێکارانی هەرێمی کوردستان بەڕێستان پێشنیارتان بۆ کرێکاران لە هەرێمی کوردستان بەگشتی و هەڵسوڕاوانی ئەم چینە و چالاکانی کۆمەلگای مەدەنی چیە تا بتوانرێت لە خۆپیشاندانەکان و ئاکسیۆنەکانی ئەم ساڵدا بە شێوەیەکی بەرین و یەکگرتوانەتر بێنە سەر شەقامەکە؟ لە ڕاستیدا کرێکاران بە تایبەتی لە هەرێمی کوردستان هیچ دۆستێکیان نییە جگە لە چەپەکان و کۆمونیستەکان. بەداخەوە چەپ و کۆمونیستەکانیش خۆیان پەرش و بڵاون یەکێتی ڕیزەکانیان لە ئاستێکدا نییە کە ببێتە نمونەیەک بۆی کە کۆمەلگاش یا کرێکارانیش چاوی لێ بکەن. ئەمە بە دڵنیاییەوە ڕەنگی داوەتەوە بەلایەنی خۆی جێگای خۆی ڕەنگی داوەتەوە لەسەر پەرش و بڵاوی کرێکاران یا مەسەلەن کەم کاریگەربوونی ئەو کارانی کە لەسەر ڕێکخراوبوون و یەکگرتووکردنی هێز و توانەکانی کرێکاران و خەباتی کرێکاران دەکرێت و ئەم بزوتنەوەی ئێمە تا ڕادەیەکی زۆر لەسەر بنەمای ئەنتیبوون دژایەتیکردن ئەنتیبوون بە سەرمایەداری ئەنتیبوون بە خاوەنکار ئەنتیبوون بە یاسا ئەنتی جۆرێک لە ڕاستیە دژبەری و ئەنتیبوون هەیە کە ئەمە ڕەنگە لەلایەکەوە خۆی کرێکاران بە جۆرێک بترسێنێ بۆی کە لەگەڵ بزوتنەوەیکی سیاسی لەم جۆرە تێکەڵ بێت کە خۆی دژ بە هەموو شتێکە کە بە بڕوای من بنەما ئەوەیە کە تۆ بەدیل بدەیت بۆ ئەو دۆخێکە هەیە ئەڵتەرناتیڤ بدەیت بۆ ئەو دۆخێکە هەیە نەک ئەوەی کە هەیە دژی بی. هەڵبەتە دژایەتیکردن لەگەڵ ئەوەی کە هەیە بەجێ خۆی مەسەلەیەکی ڕاست و دروستە بەڵام ئەسڵتر لەما یا لە پێش ئەمەوە ئەوەیە کە ئەم بزوتنەوە سیاسی خۆی ئەڵتەرناتیڤی هەبێ بۆ جێگرەوەی هەبێ بۆ ئەم سیستەمە بۆ ئەم کۆمەلگایە شتێک خاتە بەردەمی کۆمەلگا بۆ ئەوەی کە لە دوای با بڵێن تێپەڕکردنی ئەم سیستەمە و لە پشت ئەم سیستەمە بتوانێت مەسەلەن جۆرێک لە ژیان بێنێتە پێشەوە کە خەڵک بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵیا بەبڕان بۆ خۆی گرفتێکە ئێمە بەر لە هەمووشت ئەم گرفتە دەبێت جواب بدەینەوە لەسەر ئاستی سیاسی وە ئەوەی کە بشبێ بۆ هەڵسوڕاوانی بزوتنەوەی بێکاری بزوتنەوەی کۆمونیستیەوەیە کە بە ڕوحێکی یەکگرتوویی بە ڕوحێکی با بڵێن وەحدەوی بتوانین کار هەم لەگەڵ خۆمان بکەین و هەم لەسەر کۆمەلگا و لەسەر بزوتنەوەی تێکاری و لەسەر خەباتی کرێکاران و توانا و ئینەرژەکانی ئەوان بکەین. بەڵێ زۆر سپاس. کاک عەلی ئەزمەیەکی خوڵی یابووری وڵاتی عێراق و وڵاتانی دراوسێ داگرتووەکت و خۆشتان ئاماژەتان پێدا ئەم گوشارە ئابووریە تا چەند بەسەر ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا شکاوەتەوە و لە ساڵی داهاتوودا خەبات و بەرەنگاربوونەوەی کرێکاران و بەگشتی خەڵکی زۆر لێکرا و دەبێت لە چه ئاستێکدا بێت تا گوشارەکانی لەسەر کەم بێتەوە؟ من وەک پێشتر باسم کرد بە دڵنیاییەوە یعنی بە پێچەوانەی ئەوەی کە ڕەونەقی ئابووری گەشەی ئابووری ڕاستەوخۆ یا بە شێوەیەکی زۆر کەم لەسەر ژیانی خەڵک ڕنگ دەداتەوە بەڵام ئەزمەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە شێوەیەکی کاریگەر لەسەر ژیانی خەڵک ڕنگ دەنەوە. بە دڵنیاییەوە هەر جۆرە ئەزمەیەک هەر جۆرە قەیرانێک لە ئاستی سیاسی یا لەسەر ئاستی ئابووری بێ یا لەسەر ئاستی حکومڕانی بێ ژیانی گشتی خەڵک و ژیانی بەتایبەت چینی توێژەکانی
خوارەوەی کۆمەلگاتە بەرخۆی و کاریگەری ڕاستەوخۆی لەسەردانێ بەرەو خراپتری دەبا. بەڵام یەک مەسەلە هەیە ئێمە دەبێ ئاگاداری ئەوە بین کە ئێستا کۆمەلگەی عێراق یا دەوڵەتی عێراق یا وڵاتی عێراق بە ئەزمەی ئابووری نییە. ئێستا بە پێچەوانەوە ئێستا ڕەنگە ئەم قسەیە تا ڕادەیەک بۆ هەرێمی کوردستان ڕاست بێ، بە تایبەتی مەسەلە نزیک 10 ساڵ زیاترەکە ئابووری هەرێمی کوردستان ڕووی لە نشێویە، ڕووی لە باڵێن کێرەکەی بەرەو خوارەوەی، هەرچەندە هێشتا بەشی سەرمایەداران و بەشی کۆمپانیا گەورەکان و حیزبە دەسەڵاتدارەکان هێشتا هەر لە برەودایە، هێشتا ڕووی باڵێن لە خوارەوە نییە. بەڵام بەشی خەڵک بە شێوەیەکی گشتی ڕووی لە خوارەوەی، بە شێوەیەکی گشتی خەڵک کەمتر بەهرەمەندە لەو داهات و سامانێکە لە کۆمەڵگەی کوردستان دەست دەکەوێت. بەڵام لەسەر ئاستی عێراق ئێمە شاهیدی ئەوەین کە ڕەونەقێکی ئابووری، گەشانەوەیەکی ئابووری، بژانەوەیەکی ئابووری هەیە، هەم لە فرۆشی نەوتەوە کە ئێمە شاهیدی ئەوەین مانگانە زیاتر لە 100 ملیۆن بەرمیل فرۆشی نەوت هەیە و ئەگەر بەرمیلی بە $80 بێ ڕاستەکە ئێمە داهات و سامانێکی گەورەیە و ئێمە ئەوەشمان لەبەر چاو بێکە ئەوەی کە پێ دەڵێن حەجی شیعەکان کە ئێستا بۆتەوە سەرچاوەیەکی داهاتی زۆر گەورە. ڕاستە بڵێن سەرچاوەی داهاتی عێراق بە شێوەیەکی سەرەکی نەوتە یا لەسەر زیاتر لە سەدا 90 داهاتی عێراق لە نەوتەوە دێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ئابووری عێراق ڕووی لە گەشانەوەیە، هەرچەندە ئەم گەشانەوەی ئابووریە لەگەڵ سەرخانی سیاسی کۆمەلگەی عێراق لەگەڵ دەسەڵاتە سیاسەکە ناکۆچی هەیە، دەسەڵاتێکی سیاسی گەندەڵ، دەسەڵاتێکی سیاسی کە بەشی زۆری ئەو داهاتی کە لە مابڵین لە کۆمەلگەی عێراقا بەدەست دێ بە شێوەیەکی ناسروشتیوە بە شێوەیەکی نایاسایی ئەچێتە دەستی حیزبەکان و کوتلە سیاسەکان و بنەماڵەکان و تایفەکان و ئیلی ئاخری لەو بابەتانە ئەمانە بەدڵنیای کاریگەری هەیە. بەڵام ئێمە لە ڕاستیاش شاهیدی ئەوەین کە ئابووری عێراق ڕووی لە بژانەوەیەوە، بە تایبەتی ئەوەی کە من باسم کرد ئەم ڕێگای ئاوریشمینی نوێ کۆمەلگەی عێراق ئەگەر تووشی دەرگیری شەڕ و پێکدادان و جەنجێکی پێشبینی نەکراو یا نەخوازراو نەکا، عێراق تا ئاستێکی زۆر ئەبوژێتەوە و ئەمە بە دڵنیاییەوە لەسەر ژیانی خەڵک ڕەنگەداتەوە، هەرچەندە ناکۆچی ئەم گەشەکردنە لەگەڵ سەرخانە سیاسیەکەی لەگەڵ دەسەڵاتە سیاسەکەی ڕێگر دەبێت لەوەی کە ژیانی خەڵک بە شێوەیەکی یا لە بارتەقای بژانەوە ئابوووریەکە ببوژێتەوە. بەڵام بە دڵنیاییەوە کاریگەریەکی ئەرێنی و ئیجاوی دەبێت لەسەر ژیانی خەڵکیش کە بە تایبەتی ئەمەش بەسراوە بەوەی کە هێز ئازادی خوازەکان و بە تایبەتی خەڵکی تێکار و زەحمەتکێش تا چەند لەم چوارچێوەیەدا خەبات دەکەن ئەو بژانەوە ئابووریە یا ئەو دەستکەوتانەی کە هەیە لەسەر ژیانیان ڕنگ بداتەوە، هەوڵ بدەن خەبات بکەن بۆی کە بەشی خەڵک لە داهات و سامانی گشتی کۆمەلگای عێراق زیاتر ببێ، هەرچەندە مەسەلەن سەرمایەداران دەسەڵاتداران هەوڵدەن ئەو بەشە هەرچی زیاتر کەم بکەنەوە، بە تایبەتی لەژێر کاریگەری سندوقی نەقدی دەولی و لەژێر کاریگەری سیاسەتی نیولیبرالیزم و سیاسەتی سکەڵگوشینەی کە بە شێوەیەکی گشتی بەڕێوەی دەبن، دەیانەوە مەسەلەن بەشی سەرمایە هەرچی زیاتر زیاد بێەوە بەشی خەڵکی ژیانی گشتی ئەوەی کە پێی بڵێن هەرچی زیاتر کەمی بکەنەوە. بەڵام ئەوش بەسراوە بەوەی کە خەڵک تا چەند لەم بوارەدا خەبات دەکات، تێکۆشان دەکات بۆی کە لانی کەم بەشی خۆی زیاد کە لە بەرکەوتنی ئەوەی کە بۆ ژیانی گشتی پێویستە. بەڵێ زۆر سپاس کاک عەلی، من پرسیارێکم نەماوە، ئەگەر بۆ خۆتانەتانەوەی ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن کە لە تووری بەرنامەکە ئاماژە پێ نەدراوە، پەیامێک، پێشنیارێک یا شتێک بفەرموون. دەستان خۆش بێ شتێک کە ئێستا زۆرتر لە بەتایبەت لە هەرێمی کوردستان لەبەر چاوە یا لەسەر مێزی سیاسی یا لە مەیدانی سیاسی لە ساحەی سیاسیە هەیە و با بڵێن ئەوش مەسەلەی لەشکرکێشی تورکیایە یا ئەو پرۆژانەیە کە با بڵێن حکومەت دەوڵەتانی تورکیا و عێراق لەسەر ڕێکەوتون بۆ ئەوەی کە جۆرێک هەرێمی کوردستان و بەتایبەت بەشی ناوچەی زۆنی زەرد مەسەلەن بەهێز و
لەشکرکێشی تورکیا زیاتر بۆ بێ و ناوچانە داگیر بکرێ لە ڕواڵە داوا دیارەکەمە بڵین دژی پەکەکەیە بە دڵنیاییشەوە کە بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بە دژی پەکەکە بۆ لێدانی پەکەکەیە با بڵین بنەما شۆڤێنیستی و نەتەوە یەکی حتمما کاریگەری خۆی هەیە بەڵام مەسەلە ئەساسیەکەی ئەوەیە کە دەوڵەتی تورکیاوە بەڕێکەوتن لەگە دەوڵەتی عێراق دەیانەوێت لەو ڕێگای ئاوریشمی نوێیەی کە سین ئەوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جیهانەوە بەستێتەوە یا بە تایبەتی بە ئەوروپا و بەستێتەوە تا چەند ئەو خۆیان بەشی خۆیان لەمە مسۆگەر بکەن کە بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئەم ڕێگایی پیا دەڕوا یا لەو ناوچانن کە هێزەکانی پەکەکە دەسەڵاتیان بەسێرا دەشتەیە نزیکن لە ناوچەکانی دەسەڵاتی ئەوانەوە بۆ ئەوەی ئەوان لەو مەترسیەکانی ئەوەی کە مەترسیەک بۆ سەر ئەو بەرژەوەندی ئابوووریانە دروستکە لە چاوی ململانێ سیاسیەکانە ڕەنگە بیانێ ئەو ناوچانە زیاتر مەسەلەن بخەنە ژێر هەژمونی و دەسەڵاتی تورکیاوە و بە تایبەتیش پرۆژەیەکی دیکە هەیە کە تەنانەت بۆ باڵین ئاوتکردنی هەرێمی کوردستان بۆی کە دەواازەیەکی تر لە نێوان عێراق و تورکیا بکرێتەوە کە لەو دیوە پەیوەست دەبێتەوە بە سلۆپیەوە لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیە لە ناوچێت تەلعفەر و ئەو شوێنانە کە تورکمان نشینە ولا دەوروبەی بڵین لە سەر مووسڵە لێەوە بەتەمان دەواازەیە بکەنەوە کە ئەمەش بۆ خۆی هەموو سۆگەرکردنی بەشەکانی بەشی تورکیا خۆیەتی لەم پرۆژە ئابووری و بازرگانیە و هەم تا ڕادەیەک بێبەشکردنی هەرێمی کوردستانە لەما کە بەشێکە لە ئامانجەکەی وە تا ڕادێکی دوورخستنەوەی مەترسی پەکەکەی لەسەر ئەم ئامانجە سیاسی و بازرگانی کە تورکیا دەیەوێت سوودی لێ. زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆیەوە. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری ئەم بەرنامەیە کە تایبەت بوو بە یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکاران بوون تا بەرنامێکی دیکە ماڵەوە.